من ناوم دڵشادە سەرەتای دەستپێکردنی ئیشەکەمان گەڕێتەوە بۆ کۆتایی هەفتان و سەرەتای هەشتا ساڵی هەشتا تر ئەو کاتێک کە من ناڵبووم زیاتر براکەم لەسەر دوکان بووە تاڵان سەرەتاش بە دروستکردن دەستمان پێ نەکردووە کە چوونێتە ئیشەکەەوە تر کە دەستمان پێ کردووە وردە وای لێ هاتووە تا گەشتێتە ئەم حەددا کە ئێستا خۆمان وەستاین و دروستیەکەین ئیترەوە لە ماوەی ئەم 36 ساڵەیە کە دەستمان بەم ئیشە کردووە تر لە جۆرەکانی لە پرێمزینەوتەوە دەستمان پێ کردووە دروستمان کردووە ئیتر هی پرێمزینانکردن و هی ئاوگەرمکردن و ئێستا کە ئەوانە چۆن بڵێ بەسەر چووە ئەوەی نەماوە ئێستا دەستمان کردووە پرێمزی غاز سە بۆ نمونە ئەمەیشەکە لەوانە ئەمەیشەکە لەوانی کە لەمەی کە لە بەردەستمایە دروستیەکەم ئەمە حازر بووە ئەمە پرێمزی غازە ئیتر بۆ نانکردن بەکارێت هەیە بۆ حەمام بەکارێ هێنێ بۆ ژێر بڵین کورخانی حەمام بۆ ئەو بەکارێ زیاترم بۆ نانکردن بەکارێت ئەمە بۆ یەکە و لێرە دەمێکی پێوەیە بە ئینی خۆمان بە زمانی ئیشەکە خۆمان مۆتای پێڵین تر لێرەوە قفڵە و سەرە غاز و فۆندەی پێوەکە و بە غاز ئیشەکات و زۆر سەلامەتە و زۆر ئاسانیشە بەکارهێنان یا وەکو پرێمزەنەوتەکە نییە وەکو پرێمزەنەوتەکە نیە ئێسامە چۆن بڵێ بابایی ئەمە ئێستا لەم کاتیا ئیتر ئەمە نوعی تریشی هەیە کە ئەمەی بۆ سەرەوە بۆ ژێر منجەڵ و بۆ ناو حەمامەوانە بەکارێت هەر وەکو پرێمزە ئاوەکەی پێشان کە بەنەو دیشیە کرد ئەمە جۆرێکە لە جۆرەکانی پرێمزی ئێستا سەر وەختێکیش کە لە هاوینانە زیاتر پۆمپی ئاومان دروستە کرد پۆمپی ئاومان دروستە کرد و کە ئاو نەبوو بۆ ڕاشێشانی ئاوەکە بۆ ناو هەتا ناو سەخەتکە هات بۆ بەکارەهات ئیتر ئێستا ئەویش تەقریبەن لەبەروی کە لە سینەوەیەت ئەویش بازاڕی نەماوە لای ئێمە دروستکردنەکەی گران ڕاوەسێت و بازاڕەکەشی ئەو تۆ نییە زیاتر بە حکومی کە ئەوی کە سینێت هەرزانی بە هەرزانیەت و ئەفرۆشێت ئیتر هەروەکوتم لە سەرەتای دەستپێکردنی ئیشەکەەوە کە هاتوین بەم ئیشە خۆمان گرتووە تا ئێستا ئەوم دەی چەند ساڵێکە بڵین لەماوەی ئەم 5 ساڵەیە ئیتر کە دەستمان بەم ئیشە کردووە تر ژیانەکەمانی پێ ڕۆشتووە ئەو شتانی کە دروست دەکرێت کە لای من ئیتر بۆ نمونە بڵین لەم دوکانانە لە ئەم سێ دوکانە لەو دوکانی ئەو بەرەوە لەوانە عەرزەکرێت بۆ فرۆشتن ئەوەی کە لێرە بفرۆشێ ئەوەی تیشی مشتری کە خارجیمان هەبێت ئەوە لە ڕێی بڵین جملۆ بڵین لە ڕێی نەقلیاتەوە ڕەوانەیەکەی وان یا خۆیانیان ئەیبەن بە پیکا بشت بە سیاری خۆیانیان ئەیبەن وەڵامیتەوەی کە لەم ناوە بێ لای ئەم وەستایانی ئێرەم دوکانارانە لێرە سەرفە بێت سەرفەکرێت و ئەوەی تیژی وەرەوەکو پێوتن بۆ جملە بۆ دەرەوەی شار ئەڕاتەوە